ئایندەی گواستنەوە و هاتوچۆ هەر نەبێ لە ستانی کالیفۆرنیا وا بە خێرایی دەگاتە جێ. فارگۆنی تاقیکردنەوە ئێستا فڕکەی دێت بەنێو تونێلێکی 3.2 کیلۆمەتریدا ئەوەی کۆمپانیای بۆرینگ لە دەرەوەی لۆس ئەنجلوس هەڵی دەکەنێت. لە ماوەی چەند مانگی داهاتوودا هاوڵاتیانی شارەکە دەتوانن بە خۆڕایی تاقی بکەنەوە. بەڵام ئیلۆن ماسک دەڵێت ئەمە هێشتا ئەو پەری ڕەوت خێرا نییە. بۆ شایەک لە نێو تونێلەکەدا دروست دەبێت کە تایدا کەپسولێک ئەوەی کەسەکانی هەڵگرتووە بە ڕەوتێکی زۆر خێرا دەڕوات. ئەمەش بۆ بڕینی مەودای دوور باشە. بۆ نمونە لە لۆس ئەنجلسەوە بچێت بۆ سان فرانسیسکۆ یان لە واشنگتن دیسیەوە بۆ نیویۆرک. ئیلۆن ماسک بە هیوایە ئەم تونێلە کورتە یاریدە دەربێت لە ڕازیکردنی هاوڵاتیان بەوەی ئەم شێوازە لە گواستنەوەی ژێرزەوی خێرا کە وێزگەی سواربوونەکەی لە شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیلێک گەورەترە کێشی قەرەباڵغی هاتوچۆی سەر جادەکان نەهێڵێت و تەنانەت لە کاتی زەوی لەرزەشدا سەلامەتە. زەوی لەرزە بە زۆری دیاردەیەکی سەرزەمینیە وەک شەپۆلی ئۆقیانوسەکان وایە. جا کاتێک تۆ لە نێو ئەو تونێلەدا دەبیت وەک ئەو وایە لە نێو کەشتێکی ژێرئاودابیت لە ئۆقیانوسدا یان وەک ئەوەی کاتێک لەسەر زەوی زریانێک دەبێت بەڵام لە نێو ئەو کەشتێ ژێرئاویە دایت هەستی پێ ناکەیت. ژمارەیەک لە دانیشتوانی لۆس ئەنجلوس پەرۆشی ئەم شێوازەی گواستنەوەن. ئەمە بژاردەیەکی زۆر باشە بۆ گواستنەوەی گشتی بۆ شاری لۆس ئەنجلس. کەسانی دیکە کەمێک گومانیان هەیە. من هێشتا نەگەیشتومەتە ئەو بڕواایە کە ئەمە لە شەمەندەفەری ژێرزەوی یان گول لە شێواز یان شەمەندەفەری چێش سووک یان هەر شتێکی دیکە کە ژمارەیەکی زۆر خەڵک هەڵدەگرێت باشتر بێت. کۆمپانیای بۆرینگ هیوەخوازە زۆر بەزووی دەست بە هەڵکەندنی تونێلێکی درێژتر بکات ئەوەی هاوڵاتیان لە لۆس ئەنجلوسەوە بۆ فڕۆکەخانی شارەکە بەرێت زۆر بە خێراتر لە هەر ئامڕازێکی دیکەی گواستنەوەی سەرزەوی.